بۆ یەکەم جار لە شاری لانگ بیچی کالیفۆرنیا پێشانگای تایبەتی شێعر بەڕێوە چوو. دەستگاکانی چاپ و بڵاوکردنەوەی کتێبی شێعر لە باشووری کالیفۆرنیا و هەروەها شاعرانی خۆجەیی بەرهەمەکانیان پێشکەش کرد. پسپۆڕان دەڵێن پەیوەندگرتن و داهێنان بەشێکی گرنگە لە ژیاندا و هونەر و نووسین شێوازێکی کاریگەرە بۆ چارەکردنی زامی دەروون. خەڵکێکی زۆر سەردانی فەستیڤاڵیان کرد و لە نووسەران پشتگیریان کرد. بەڵام چی وای کردووە لە شاری لانگ بیچ کە ببێت بە شوێنێکی هونەرپەروەر؟ من ناوم مایکا بورنایە و لە شاری لانگ بیچ لەدایک بووم. ناوی کتێبەکەم ئەمەیە، بە شارێک بەسەر شەیتاندا سەرکەوە. پێم وایە گەر بە چەک مافی خۆت وەرگریت دەبێت بە تونند و تیژیش بیپارێزی. بەڕای من هەروەها مێژوو سەلماندوویەتی ئەگەر وەکو مارتن لوتر کینگ بە ئاشتی و هونەر مافی خۆت وەرگری شێوازەکەی کاریگەرترە دەبێت. ئەو شوێنەوە پێشانگای شاری تیابەڕەو چوو خۆی شوێنێکی تایبەت بە بەرهەمی دەستکردی هونەرمەندی ناخۆییە. پێشانگای ئەدەب و هۆنەر بۆ منداڵ و بەتەمەن دەرفەتێکە تا خەیاڵیان بەرفڕن و ساتێکدانن بۆ داهێنەری. ئاوا هۆما، لانگ بیچ، کالیفۆرنیا، دەنگی ئەمریکا.